لە ڕۆژی جیهانی کەسانی خاوەن پێداویستی تایبەت بەشێک لە خاوەن پێداویستە تایبەتەکان لە بەردەم پارێزگای سلێمانی گرت بوونەوە و لە ڕێگەی چەند دروشمێکەوە گزارشتیان لە خراپی دۆخی ژیانیان کرد. ئێمە تەنیا ناوێکیان لێ ناوین خاوەن پێداویستی تایبەت، بەڵام کام پێداویستیە هیچ پێداویستیەک نەماوە بۆ کەمەندامان. کەمەندامان چینێکی پەراوێز خراون و ڕێکخراوی هیوای نابینایان کە گردبوونەوەکەی ڕێخست بوو لە بەیاننامەیەکدا داوایان کرد موچەی کەمەندامان لە موچەی فەرمانبەرانی تر جیا بکرێتەوە و 30 ڕۆژ جارێ پێیان بدرێت. بۆ کاربەدەستان لە حکوومەتی هەرێمی کوردستان داواکارین کە دابەشکردنی ئەو بڕە هاوکارەی کە دەدرێت بە کەمەندامان لە موچەی گشتی فەرمانبەران جیا بکرێتەوە و هەر 30 ڕۆژ جارێک پێیان بدرێت، چونکە پێمان وایە کاری زۆر لەسەر بەڕێوەچوونی ژیانی کەمەندامانە. لە هەرێمی کوردستان 90,000 کەمەندام موچەیان پێدەدرێت. لە ساڵی 2013شەوە هیچ کەسێک وەک کەمەندام ناوی بۆ لیستی موچە نەبەسراوە. بەو هۆیەشەوە زیاتر لە 30,000 کەمەندام کە بەشێکی زۆریان نەخۆشی زگماکیان هەیە لە چاوەڕوانی تۆمارکردنی ناویانن بۆ پێدانی موچە پێیان. خاوەنی کوڕێکی کەمەندامم، یعنی بۆ حەپەکەی کوڕەکەم کاوانتەرەکەم فرۆشتێت. خاوەن پێداویستە تایبەتەکان باز لەوە دەکەن کەمی موچەکەیان و پێنەدانی مانگانە پێیان دۆخی ژیانی سەخت کردوون و بەشێکی زۆریان خێرخوازان پێداویستەکانیان بۆ دابین دەکەن. کارزان تاریق نارتی، سلێمانی.